فیلمی تەمەنی کولوە بەفرێک دوایین فیلمی کازم ئۆزە سبەینێ نۆزدەی مانگ یەکەم نمایشی تایبەتی ئەم فیلمە لە سینەما سالم بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت. کازم ئۆز دەرهێنەرێکی باکووری کوردستانە و خاوەنی چەندین فیلمە. Geyik bu arada mitolojide arayışın simgesiymiş. Gerçeğin ve mutlak doğruların peşinden koşanları sembolize ediyormuş. Arkadaş kim? Güvenilir değil mi? Güvenilir bizim okuldan ya iyi tanıyor. فیلمی بڵندی غەریبانە لەم خۆشبەختیە ڕوانم لە دەرهێنانی سینا محەممەدە و بەرهەمهێنانی دامەزراوەی ڤیما خەڵاتی باشترین فیلمی درێژی لە فیستیڤاڵی ئەمستردام بەدەستهێنا. يا لودك خزاني من ابي اولي مو كيف برو من نوم يعني يا لبر اوا يا خو بيربوي شنكا ما وش من ده سینا محەممەد دەرهێنەری فیلمی غەریبانە لەم خۆشبەختیە دەڕوانم میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. سینا سڵاو لێبێ بەخێبێ. غەریبانە لەم خۆشبەختیە ئەڕوانم چیرۆکێکی ڕاستیان خەیاڵیە. تاکە شتێک لە فیلمەکە ڕاستی نییە ئەوژەوێ فیلمە ئەگینا تەواوی ئەو چیرۆکانە تەواوی ئەو ڕووداوانەی لە فیلمەکە ڕوودا گەلێکن کە هەم بەسەر میلەتەکەی خۆمانە هاتووە هەم ڕووداوی ڕاستەقینەی ئەو ژیانەیە کە من خۆمبەری کەوتومیان لەگەڵ ئەو کەسانەی کە لە چوار دەورم بوون یاخود دیوێکی تر ژیانی ڕاستەقینەی ئێمەی نەتەوەی کووردە. بەڵێ گرتەکانی ئەم فیلمە لە کوێ نەگیراوە؟ تەواوی فیلمەکە لە دەڤەری ڕانیە ڕاپەڕین لە نزیک شاری ڕانیە وێنەگیراوە ماوەی 3 ساڵ بە ئامادەکردن و دروستکردن و تاوکردنی ئەم فیلمەوە یەکەم فیلمی بڵندی تۆشە. یەکەم ئەزمونە کە من بە خۆم زۆر شت لەم دروستکردنی ئەم فیلمەوە فێر بووم. ئەزمونێکی زۆر سەخت بوو چونکم جیاواز بوو لە پرۆسەی هەموو ئەو ئیشانەی کە من لە ڕابردووا کرد بووم. بۆیە 3 ساڵی خایند ئەگەرچی ئێمە 3 ساڵ لەگەڵی ژیاین 3 ساڵ لە ناو دروستکردنی فیلمەکە ژیاین بەڵام ئەزمونی 3 ساڵ لە کارکردن بووی بەردەوام بوو لە دروستکردنی فیلمێکە. سەرکەوتوو بن. ڤیم فاوندیشن چۆن هاوکاری و پاڵپشتی هونەر و هونەرمەندانە؟ بۆ من پاڵپشتیەکی زۆر گرنگ بوو لەبەرەوەی نایشارمەوە بیدایەتی دروستکردنی فیلمەکە لە زۆر دەرگاممە بۆ ئەوەی کە هاوکارم بن لە دروستکردنی فیلمەکە من نتوانم بڵێم بیدایەت ئەو ئۆتۆمبیلە تایبەتی کە پێم بوو دام نابوو بۆ فرۆشتن بۆی من فیلمەکەی پێ دروست بکەم چکم بڕیارم یا بوو ئەم فیلمە دروست بکەم بۆیە لەو ڕۆژگارەیە کە هیچ کەسێک یارمەتی دەرنەبوو ڤیم فاوندیشن بۆ من دەرگایەکی گرنگ بوو پاڵپشتێکی زۆر گەورە بوو بۆ دروستکردنی فیلمەکە چونکم ڕێک لە ناوەڕاستی دروستکردنی فیلمەکە بوون کە ئێمە هیچ پارێکمان بەدەستەوە نەمابوو بۆی فیلمەکە تەواو بکەین یاخود ئیشی خەریکی دیکۆری فیلمەکە بووین. بۆیە پاڵپشتێکی گرنگ بوو لە ڕۆژانێکی سەختە من لێرەوە سوپاسیانەکەم کە هاوکارێکی گرنگ بوون بە تایبەتی کاک ئەحمەد بۆ من پاڵپشتێکی هەم دۆستانە بوو هەم گرنگ بوو وای کرد کە فیلمەکە بەرهەم بێت ینی وەکو چۆن بڵێم وەکو یارمەتی دەرێک بوو لە ڕۆژانێکە کە ئێمە هیچ یارمەتی دەرێکمان نەبوو. سەرکەوتوو بن. ئەم فیلمەی ئێوە خەڵاتی باشترین فیلمی بڵندی وەرگرتووە لە فێستیڤاڵی ئەمستردام. بە خۆشحاڵیەوە لە چەند ڕۆژی ڕابردووە
فیلمەکە لە چوارچێوەی بەشداریکردن لە فیستیڤاڵی فیلمی ئەمستەردام لە هۆڵندا بەشداری کرد و جێگای شانازیە بۆ خۆم و بۆ هەموو ئەو ستافێک کە پێکەوە ئەم فیلمەمان دروست کردووە. فیلمەکە خەڵاتی باشترین فیلمی درێژی وەرگرت لە فیستیڤاڵەکە. ئەوەی جێگای دڵخۆشی بوو بۆ ئێمە کۆمەڵێک فیلمی زۆر باش کاندید بوون بۆ خەڵات کە جۆرێک منافەسەکە ئاسان نەبوو، بەڵام بۆ ئێمە مەسئولیاتێکی تر بوو، ئەرکێکی تری خستە سەرشانی ئێمە، چکم فیلم تا ئەو کاتەی هیچ خەڵاتێکی نییە، تۆ وەکو فیلمسازێک ئازادیت کەمێک ئازادتری لە دروستکردنی فیلمی داهات و هیچ مەسئولیاتێکت لەسەر نییە، بەڵام ئەو کاتێ لە فیستیڤاڵێک خەڵات وەرەگرێ مەسئولیاتەکەت قورسترە بێت. بۆیە لە ئێستەوە خەمی پرۆژەی داهاتوو. بەڵێ سینا، شتێک لەلام بوو بە پرسیار، بۆچی ئێمەی کورد فیلمێکی کوردی کە دروست دەکرێت پێش ئەوەی ئێمە بیبینین بێبەش ئەبین لێ لە فیستیڤاڵەکانی دنیا نمایشەکرێت دواتر ئێمە سوودی لێ بینین و ئەبینین؟ بۆ دوو هۆکار هەیە بۆ مۆزوعە. یەکێکیان بە مۆزوعی مارکتینی فیلمەکەیە. کاتێک تۆ فیلمێک بەرهەمێنیت پێویستت بۆیە بە بازارکردنێکی بۆ بکەیت تاوەکو ئەو پارەی تات سەرف کردووە تۆ لە دروستکردنی فیلمەکە بتانی لانی کەم پارەکەی خۆی دەست بکەوێتەوە. جانبێکی تریشان هەیە بەداخەوە ئێڵێم فیستیڤاڵەکانی دەرەوە مهتەمترن، گرنگی پێدەرترن بۆ فیلمانی کە بۆیان ئەنێرن تاوەکو فیستیڤاڵەکانی خۆمان، تاوەکو لایەنەکانی خۆمان. من ئەتوانمەوە بڵێم لە بیداەتی دروستکردنی ئەم فیلمەیە لە هەموو دایرە ڕۆشنبیریەکان بە دایرەی سینەماشەوە لە هەموو دەرگای هەمویان ما بۆ دروستکردنی فیلمەکە، بەڵام هیچ کەسێک ئامادە نەبوو پاڵپشتی تەواوی فیلمەکە بکە. بەنیازم کەی نمایش بکرێت لە کوردستان؟ لە ئێستا بەرنامەی ئەومان هەیە، بڕیارە لە داهاتووە لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و قرارە لە پۆڵەنداش نمایش بکرێت لە کاتا لە سینەما. دواتر پلانمان وایە ئەگەر بتوانین لە جەژنی قوربان یاخود نزیکتر لەوە لە سینەماکانی کوردستان و عێراق نمایشی بکەین، هەنگاوێکی زۆر باشە بێت. سینا، سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتنە بۆ خوازی. سپاس بۆ ئێوە و سپاس بۆمان بوونتە. زۆر سپاس.